ڕۆمان کردە گەلی لالەش مەلای جەزیری فەرموویە دڵگەشتەمە ژ دێرێ ناچم کەنیشتەی قەت میحرابی وێ بە من ڕا وەردا بچینە لالەش. لە کتێبەکانی باسی مەشایەخاندا و بەتایبەتی لە تەزەکەرەتول ئەولیای عەتاردا باسی شێخێک بە ناوی عەدی بن موسافر هەیە کە لە ڕەفیقانی خۆشەویستی غەوسی گەیلانی بووە. ژیانی شاران و زۆری یارانی لە بەرچاو کەوتووە و لە چیای هەکاری لە کوختەیەکدا دوور لە دنیا ژیاوە. موریدە کورد دەورەیان داوە. لەوان زەماناندا دەستەیەک لەو سۆفیانە گەیشتونە ڕادەیە کە لەیان وایە خوددا هەمووی هەر ڕەحمەتە و بەزەی ڕەحمەت و عەزاب هەرگیز دانویان پێکەوە ناکوڵێ لەبەر ئەوە جنێویان بە شەیتانیش نەداوە و لایەن وایە بوونی شەیتان ئیرادی خوایە و بازاراوەی ئەمڕۆ تاکتیکی تایبەتیە کە مەنسوور هەلاج و جونەیدی بەغدایی و شبلی و زۆر کەسی تریش لەوانە بوون. تەنانەت ئەحمەدی خانی خۆشمان لە مەموزیندا عوزر بۆ شەیتان دەخوازێتەوە و لاگیری لێ دەکا دەڵێ خودایە شەیتان هەرچوون کە سەزدەی بۆ ئادەم نەبرد و وتی جگە لە تۆ کەس ناناسم و بۆ بێگانە سەرنەوی ناکەم وات بەسەرهێنا. لە دوای مەرگی شێخ عەدی چەند چین خەلیفەی ئەو هاتوون و ئەم ئیرشادەیان بەڕێوە بردووە. موریدی نەخوێندەوار و دڵگەرم کە باشیش تێنەگەیشتون وردە وردە پێیان لێ هەڵبڕیوە تاوای لێ هاتووە کە شەیتان بە دۆستی نزیکی خوا بزانن و ناوی بنێن مەلەک تاوس. مسلمانانی جیرانیان بە کافریان لە قەڵەمداون و زۆر جار قەتڵ و ئامیان کردوون و سوڵتانانی عوسمانیش دنەی خەڵکیان لێداون کە کورد بە کورد بە کوشت بدەن. گەرگەی وەتە ڕادەیەک هەموو یەزیدیەک ڕقی زۆری هەر لە مسلمانە و مسلمانیش لای ئەوان هەر کووردە مسلمانەکەی هاوسەیانە ئیتر هەرچی مسلمان بیکەن لای ئەوان خراپە وا دەردەکەوێت کە مسلمانان ناوی یەزیدیان بەسەردا بڕی بن کە یەزید زۆر خراپە بەڵام خۆیان دەڵێن ئێمە یەزدین واتە خودایی. زۆر کتێب دەربارەیانەوە نووسراوە و سەدها چیرۆکیان بۆ ڕێک خراوە کە هیچیان یەکتر ناگرنەوە. هێندێک دەڵێن پاشماوەی زەردەشتەکانن هێندێک دەڵێن میتراین و زۆر شت بەڵام من بە تێکەڵی و ئاشنایەتی و هاتوشوەکردنی شوێن و پیاوەزلەکانیان وای بۆچوون کە لکێکن لە مسلمانان و لایەنداوە هەروەک چۆن مسلمانەتی پێغەمبەر یەک تەرەح بووە و ئێستا ماشەڵڵا هەزار لکی لێ بووەتەوە و هەمووش یەکتر بە کافر ئەزانن و هەمووشیان ڕاستەکەن. ئەو شی و دۆڵەی کە خانەقەی شێخ عەدی بووە ناوی لالەش و چونکە مبارەک و پیرۆزە قەت کەس دارێکی نەبڕێوە سەرتاپا کەسکە و بەڕاستی بەهشتێکی سەر ڕووی زەمینە. گەلی لالەش زیارەتگای هەرە گەورەیە. پیاوە دینێ گەورەکانیان کە هیچیشیان سیوادی نووسین و خوێندنیان نییە جگەل لە بابە شێخی ڕئیسی دینی هەرێزل کە لە شاری شێخان دەژی و ساڵی چەند مانگێک دێتەوێ زۆریان تەرکە دنیا لە لالەش دەژین. ڕێگەی ڕووبە لالەش و مرقەدی شێخ عەدی کە یەزیدی پێی دەڵێن شێخ هادی چاوڕێژێکی باشکراوە. من پاشپانیم بە شەکالە خوارەکەم بریندار بوو کە گەینە سەر ئەم ڕێخۆشە شەکالم داکەند و بە پێخاوسی ملم ڕێگرت بەسەر پردێکی سیمانیدا پەڕینەوە کە چەمێکی چکۆڵەی بەژێردا دەچوو هەرگەیشتینە ناو ئاوایی فەقیر شەمۆ کە یەکێک لە پیاوە ئاینیە گەورەکان بوو دەگەڵ 20 کەسێک کە لە دوورەوە بە پیرمانەوە هاتن وتمان دیارە ژنەراڵ عەبدوڕەحمان قازیان ناسیوە بۆیە هاتوون. نەخێر زۆر بەهەڵە چوو بووین هاتبوون بە پیر منەوە سەرزارەکی بەخێرهاتنی هاوڵەکانمیان کرد. فەقیر و سۆفیەکان فڵچوهۆر ملیان لە ماچکردن و لە باوەشگرتنی مننا هەزار جاریان گوتبێ تە بخێر هاتی سەر چاوا سەر سەرا هێشتا کەمە بەڕاستی واقمان ورما بوو خوایە خەبەر چییە بە پاڵەپەستەوە پێش ژەنەراڵیشان خستم و چوینە دیوەخان هەرکەس لە کیسە تووتنی خۆی جغارەی بۆ دەپێچامەوە و تا چایەکیان بۆ برادرانم دێنا دوانیان لە پێش مندانا سەیدا هەژار سەیدای دەلال کەری نێر نەیدەکێشا وتم فەقیر شەمۆ ئێمە هاتوین زیارەتێک بکەین و ئەمڕۆ بڕۆینەوە. ئەویش وتی ئەم قسانە چییە؟ سوێن بە ئەبوولقاسم و شێخ شەرەفەدین و بە گۆڕەی پیرۆزی شێخ هادی 3 ڕۆژان میوانی ئێمن.
دوای نانی نیوەڕۆ چووینە سەر ئاوی زەمزەم کە حەوزێکی سەردا پۆشراوە و سەکۆی لە دەورە هەڵبەستراوە و حەسیر و بەڕێی لێ ڕاخراوە. سەرچاوی کانیەکە لە ژوورێکی دیکەدایە کە دەرگای داخراوە. ئاش گێڕێکی ئاو سارد وەک تەرزە سووک وەک ئاوی حیاتی فڕدەکا و دێتە حەوز و لەوێوە بۆ ئاودێری باغ و دەغەڵ دەڕوە. ئەو کێژ و لاوانەی دڵیان دەچێت یەکتر و دەبن بەدەستگیران لە سەفەری حەج بۆ لالەش دێن لە دەوری ئەم حەوزەدا ئانیشن. فەقیر شەمۆ یان بابی چاوێژ یان بابە شێخ بۆ خۆی دوان دەباتە ژووری سەرکانی و فۆتە لە ئاو هەڵدەکێشێ و لەسەریان دەبەستێ و لێک مارە دەکرێن. ئیتر بەو جۆرە تا هەموو دڵبەر و دڵدار پێک دەگەن. من لەوێدا پرسییم فەقیر شەمۆ یانی چی ئاوی زەمزەم؟ ئەویش وتی سەیدا ئەم ئاوە ڕەگی لە ئاوی زەمزەمی حەجی بسڵمانانەوە دێ. منیش وتم های قسەی هیچ، ئاوی زەمزەمی مەکە سوێرە، تاڵە، بۆگەنە، لەبەری ناڕوە. حەدی چییە چاکترین کانیاوی کوردستان لە ڕێگی ئەو بێ؟ دیار بوو بزەی سمێڵی دەهات، بەڵام دەیگوت وا مەفەرموو، وا دەڵێن. فەقیر شەمۆ پێشمان کەوت و بۆ زیارەتی شێخ هادی. لە حەسارێکەوە ڕەتبووین دەرگای مەرقەد گەورە و دارین و سپی بوو. ڕسمی مارێکی بەڕەش لێ هەڵکەندرا بوو. لە داڵانێکەوە ڕۆیشتین. لە دەستی چەپ دەرگای ژووری مەرقەد بوو. ئاشکرا دیارە مزگەوت بووە. شوێنەواری میحرابی هەرماوە. شوباکی سەرقەبر سندوقێکی زۆر زەلامی دارینە. هەر فەقیر ماز دەکا و ئێمەش بە شوێنیدا. تێرمان هەموو گۆشەی مەرقەد ماچ کرد. فەقیر دوعای بۆ کردین و دوعای بۆ بارزانی و شۆڕشەکەی کرد و ئامینمان وت. لە خەڵکم بیستە بوو کە شەوێکی تایبەتی لە ساڵدا مەلەک تاوس لە پشت پەردەوە قسە دەگەڵ بابە شێخ دەکا. چاومگێڕا پەردەیەکی سووری کاڵەوە بوو لە سوچێکی مزگەوت لە بەرامبەر دەرگاوە هەڵواسراوە. پرسییم ئەتوانم ئەمەش زیارەت کەم؟ فەقیر وتی نا کەس نابێ دەست لەوە بدا. لە دەرکەوتندا ژەنەراڵ لە پێشەوە ئێمە بەدواوە. فەقیر خۆیدا دوای هەمووان. گەڕامەوە سوێندم خوارد کە من پێش تۆ ناکەوم. ناچار پێشم کەوت گەیمە پەردەسوور هەڵمدایەوە کورسیەکی لێدانرا بوو هیچی تر. مەلەک تاوسیشم نەدیت. بردیانینە چەند زیارەتی تریش دارتوویەکم دیت کە دەبوو ماچ کرێ. دار زۆر زل بوو بەڵام لەو شوێنەی دەمی پیا و بیگاتێ لە ناوقەتدا وا باریک بوو کە نزیک بوو لە بەربای بەهێز بشکێ. هەمووش لە لای جێددان بوو. چەند نەمامەتووی دیکەشیان لە پەنا چەقاند بوو کە ئەگەر گەورەکەشکە خەلیفەی ئەو بن. لە مێرگوڵەیەکدا ڕەنگە 4-5 هەزار سینگۆڵکەی دار دەعرز چەخێنرابێ. بەردێکیشمان ماچ کرد کە گۆیە شێخ هادی لەسەری دانیشتووە و تەیر و توور هاتوون لەسەر شانی هەڵنیشتون. ئەو ڕۆژەمان بە زیارەتانەوە ڕابوارد. پێشنوێژی ڕۆژی دواییش لەسەر کانی زەمزەم کە زۆر فێنک بوو چاونانی نیوەڕۆمان خوارد. ئەمەت لەبیر بێ کە خواردنی هەرە باش و ماقوڵ لە هەموو بادینان و جەزیریش ساوار و گۆشتە. برنج هیچ قەدری نەگیراوە. ژەنەراڵ قازی کە هەر خۆمانە بووین وتی من هیچ بەدڵ ماچی مەرقەدانم نەکرد بەڵام نەش دەکرانەیکەم. وتم جەناب وا دیارە منافقی، من لە تەهی دڵ ماچیشم کرد و چش نەقەوما. دەمەدەمی عاسر حافظ مستەفا قازی و من کەوتینە شوێن فەقیر شەمۆ. چوینە قەدی کێوی پشت مەرقەد بۆ ئیسراحەت لەبەر سێبەرەدارێک دانیشتین. وتم فەقیر شەمۆ من حەسرەتێکم لە دڵدایە. زۆر حەیفە ئەو هەموو عیلمەی دەسنگی جەنابت و بابە شێخ و بابی چاوێشدایە نەنووسرێتەوە و خوانەخواستە کە ئێوە وەفات بفەرمونون لەبین بچێ. حافظ بەو قسە قۆڕە پێکەنینی هات. دەستی بەدەمیەوە گرت و وتی من دەچمەوە و بەندارە جغارە دەپێچمەوە، نەوەک ئێوە بەتوتن بپەش من. تۆزێکمان لێ دوورکەوتەوە کە ڕووشمان دەو نەبێ. فەرمووی ڕاز دەکەی بەڵام پیا و خراپان کار خراپ دەکەن. مەلا خەلیلێک هەیە لە شێخان، ئەو نامەردە چەند ساڵە هاوڵی بابە شێخە، کتێبێکی لەسەر ئێزیدیان نووسیوە، هەمووی درۆ بوختانە، نابێ کەس بینوسێتەوە. من پێم وت ینی باوەڕ بە منیش ناکەی؟ فەقیر وتی چۆن باوەڕ بە تۆ ناکەم؟ هەر هەواڵێن ما لە جەزیرێ خەبەری تۆیان پێداوین کە چەند مرۆیەکی باشی پێرێکە دەهاتن چاومان لێتانەوە بوو. زیاد لە هەمووان تۆ قانونی ئێزیدیانت بەکار برد، شەکالی خۆت داکەند و بە پێخاوسی هاتی، زانیمان تۆ تەمام لە خۆمانی و هاتینە پێشوازیت. منیش وتم بەڵێ ڕاستە لە خۆتانم، خوێندەواریشم، بەڵام هیچ لە ئۆلێ نازانم. ئۆل واتە دین، دەمەوێت چەند پرسیارێک بکەم ناشی نووسمەوە. فەقیر وتی بەڵێ سەر چاوان بێژە.
وتم چیرۆکی ئەم خۆ پێخوازکردنە چییە؟ وتی مرۆیەک هەبوو ناوی موسا بوو، تەناس دەکی؟ وتم بەڵێ، باشی دەناسم. فەقیر وتی موسا ژیبیناهیە چاوا پرسیار کرد، خودێتەوێ کەنگێ بمری چەند ئەمرێت هەیە؟ بیناهیە چاوا گوت موسا دەروێشێک لە گەلێ لالەش هەی تنی ئەو زانت چ قاس ئەمرێ من مایە هەرە ژی پرسە. موسا هات خورجێک سەر ملێوی بوو گەها نەک پردی سراتێ خورج ئێگر گرت. موسا گوت خودێ چما ئێگر کەتە خورجێ من؟ خودێ گوت خەلە حیزا نازانی یعنی چی؟ وتم نەخێر. فەقیر بەردەوام بوو لە قسەکانی وتی یانی شەکەلا خۆ پاوێژە موسا شەکەلا خۆ ئاوێت ئاگر بە مرد لەوێ گاوێ ئەڕە هەر کەس گەهایە وێدەرێ دبە شکالا ژەخۆ کاو خواز بمەشە. لەبەر مرقەی پێکەنینی حافظ نەموێرە بپرسم دەی خوددا چەندی عمر مابوو. ترسان فەقیر قوشتی ببێ و بەجێم بێڵێ بەداخەوە نەمزانی خوددا کەی لە دنیا دەرەچێ. فەقیر پێیوتم دەی ئەزبەنی تەپڵا سڵاتێ مەدیت؟ وتم بەڵێ. و باڵباستۆم پرد وا دەبێ جێپی بەسەردا دەڕوا پردی سراتی مسلمانان لە موباریکتر لە ئەڵماس تێشتر ڕێگەی 100 ساڵ دوور هیچ تەناڤازێکی لۆتی بێجاڕیش ناتوانێت لێی بپەڕێتەوە. هێندێک وەک کەڵەبەردم لە دەوری پردی سرات دیت. ئەوانە چ بوون؟ وتی برا سی خوڕ زۆرە بێستانان ناهێڵن لاوەکانمان لە پشت ئەو بەردانە شەوانە خۆمات دەکەن سی خوڕان دەکوژن. منیش وتم ئافەرین پردی سێرات هەم زیارەت و هەم ڕاوە سی خوڕ. ئەگەر چوونە زیارەتی مەرقەد شکلی مارم لە دەرگا دیت چەند شتی وەک لینگە تەرازووی بە زنجیر هەڵواسراوی لێبوو. ئەوانە چن؟ وتی شکلی مار مەپرسە بەڵام بە خودا بەدڵ دەمزانی ئەو پرسیارەکەی ئەو لینگە تەرازوانە ڕۆن و پڵیتیان تێدەکرێ بۆ ڕووناکایی نابێ نەوت بچێتە بارەگای شێخ هادیەوە. من وتم بەڵێ نەوت شتێکی بۆگەنیوی پیسە. ئەو سێکیەوەی دەوری گەڵیداوە ناوێن چییە؟ وتی ئەم کیەوەی لێ دانیشتوون عورفەت ئەوەی بەرامبەر شەهادەت ئەوەی لای ڕۆژاوە عەزرەت وەختی خۆی لە بەغدایە ڕا عەبدولقادر گەیلانی جونێدی بەغدادی و شبلی و حەسەن بەسری و گەلێکی تر لە ئەولیا هاتنە شەڕی شێخ هادی گەی بوونە بنچیا. شێخ هادی بە کەرامەت زانی ئەوانە هاتوون. یەزیدیەکی سواری گاشەبەردێ کرد و بەهاڕەهار وەک هەور بگرمێنێ گەیشتە پێشیان لەسەری چییە؟ خەبەری پێدان کە شێخ هادیش دێت. شێخ هادی سواری شێر بوو ئاوزەنگی زینی شێر دوو پشک بوون مارێکی زەلامی کردە قام چی و چوو. منیش پرسییم دوو پشکەکانی ئاوزەنگی نەدەپسان؟ وتی نا دوو پشکی گەلک مەزن بوون چاوی بەو شێخانە کەوت بە خێری هێنان لە بن سێبەرە بەردێک دانیشتن. دنیا گەرم بوو هەموو میوانەکان وتیان تین و مانە بۆ ئاو چ بکەین؟ شێخ هادی بە گۆچانەکەی دەستی لە بەردەکەیدا باوەشێک ئاوی سارد لە بەردەوە فڕکەی کرد تەزبیح و ئاسایەکیش بە ئاوەکەدا هات. عەبدولقادر وتی ئۆ خودێ ئەوە ئاسا و تەزبیحی منن لە بیرم کردبوون. ئیتر لە دیتنی ئەو موعجیزە هەمویان شادەیاندا کە شێخ هادی لە هەمووان شێخترە. ناوی کێوەکە بوو بە شەهدەت لەوێوە هاتنە گەڵی وەسەر ئەم چیایە کەوتن زۆر باش یەکتریان ناسی و بوونە ناسیار. عارف عرف بە عارەبیانی ناسیاری ئەم کێوەش ناوی عورفەتی لێنرا. مەلا ئۆ بەکری جەزیری لە جەزیر و بۆتانەوە زۆر عاشقی شێخ هادی بوو هات کە زیارەتی بکە. گەیشتە سەری ئەو چیایە بە دیوی گەڵیدا ڕۆحی دەرچوو ئەزرەتی دیداری پێما هەر بۆیە چییە ناو نراوە ئەزرەت. ئیدی لەوێدا فەقیر بە سەر ئاماژەیەکی بۆ کردم وەک ئەوەی بڵێ فەرموو چ پرسیارێکی ترت هەیە تا وەڵامت بدەمەوە. هەژاری موکریانی هەروە بەردەوامە لەسەر گێڕانەوەی بەسەرهاتەکانی ژیانی لە کتێبی چێشتی من جێوەردا و ئێستا ئێمە لە خوێندنەوەی ئەو بەسەرهاتانەدا لەو کاتانەداین کە هەژاری موکریانی لەگەڵ چەند هاوڵێکی سەردانی لالەشیان کردووە. لە لالەش وەک عادەتی هەمیشەی خۆی هەژار دەکەوێتە پرسیارکردن لە کەسێک بە ناوی فەقیر شەمۆ کە شارەزایەکی ئێزیدیان بووە. هەژار لە گێڕانەوەی ئەو گفتوگۆیەدا دەنووسێ لە فەقیر شەمۆم پرسی مەلا ئەحمەدی جەزیری لە شعرێکیدا باسی لالەش دەکا
فەقیر وتی نەخێر، ناوی ئەحمەد نەبوو، ناوی مەلا ئۆبەکر بوو. منیش پێم وت بەڵێ، ڕەنگە من بەغەڵەت چوو بم. فەقیر لە منی پرسی دەڵێن لە حەجی بوسڵمانان ئەو خەڵکە بەلەنگازە خۆیان ڕوتەکەنەوە، لەو سەحرا گەرمەدا ڕادەکەن، ڕاستە؟ منیش وتم ئای جەنابی فەقیر، چ زانیوە ئەو هەموو ڕوتە لەو دەشتەدا گرێوە غارێکیانە، سەتیان وە بن پێ دەکەون، زۆریان لەبەر تۆز دەخنکێن، خوا بە نسیبت نەکە. فەقیر شەمەوتی دەبزانە حەجی ئێمە چۆنە، سێ شەوان هەموو کیژ و لاو، ژن و پیا و خۆ دەخەمڵێنن، جەلکی جوان لەبەر دەکەن، لەسەر چیای عورفاتێ لەبەر دەنگی شمشاڵ شەباب دەڕەقسن تا ماندوو دەبن و خەو بەلایاندا دەباتەوە. منیش وتم دە ئۆباڵ بەستۆم، حەجوا دەبێ، با عەرەبی پێخاوسی بێدەرپێ لە ناو خۆڵدا بگەوزن، گۆڕی گیانیانە. بەو قسە خۆشانە سێبەر شۆڕ بوون و هاتینەوە گوند. حافظ شین و ڕەش بووبووەوە لەبەر پێکەنین، دەیوت تۆ چۆن پێکەنینت نەدەهات و دەتگوت پیرێزیدی 100 ساڵەی وا کابرات گەرمدا هێنابوو. وتم کاکە حافظ، زۆر ساڵە لە من کەرتری دەست نەکەوتە بوو ئاوا گوێی بۆ ڕاگرێ و بەڵێ بەڵێ بۆ بڵێ. شەو لە مەجلیس وتم کوردەکانی ڕووسیا لە ئەرمەنستان و گورجستان پتر لە 300,000 دەبن و هەمووش یەزیدین. فەقیر شەمۆ قوت بوو، وتی پارەی ئەوان چییە؟ وتم ڕوبڵە. وتی ئای بچیە ناویان و ڕوبڵ کۆکەیەوە. منیش وتم ڕۆس کافرن، ڕێگە نادەن بەرەکەتی وەک تۆ بچێتە وڵاتیان. ئیدی لەو سەردانەدا بە خزمەتی بابی چاوی شیش گەیشتین. ئەگەرچی هەموو پیاوی ئاینی یەزیدی جلکیان و مێزەریان ڕەشە، ئەو سەرتاپای سپی بوو، پەرچی هۆنی بوونەوە، هاتبوونە سەرپشتی، تەرکە دنیایەکی زۆر پاک و خاوێن بوو. دەیانگوت هەرامەکەی خۆی بەچەقۆ بڕیوە تا تەماحی لە ژنان ببڕێ. سێژنی تەرکە دنیا خزمەتی ئەەکەن. لە پاش میر و بابە شێخ لە هەموو کەس پایە بەرزترە. بابی چاوش جگە لە باخێرهێنان هیچ قسەی خۆشی بۆ نەکردین. باسی سینگۆڵکە و کڕۆزبوونی دارتوشم پرسی، وتیان هەر یەزیدیەک بێتە زیارەت لە حەجدا سینگێک لەو مێرگەدا کوتێ کە ڕۆژی قیامەت ئەسپی خۆی لێ ببەستێتەوە، هەر کەسەش تیس ماڵکێک لە دارتوو دەکاتەوە، بۆ بەرەکەت دەیخاتە کەندوی ئاردەوە. حەجی ئەوان دەگەڵ جێژنی قوربانی ئیسلام بەرامبەرە. ڕۆژی دوای جەژن چەند لاوێکی زۆر بەتاقەت و چالاک هەریەک بە گۆپاڵێکەوە دەچن لە بەردەرکی حەسارێک ڕادەوەستن و گۆپاڵ لەسەر شان ئامادە. گوێلپارێکی دابەسترا و لە ژوورەوە حەبس کراوە. میر و بابە شێخ و پیاوانی ئاینی لەسەربان سەفتیان بەستووە و سەیرەکەن. یەکێک دەچێتە ژوور و دێ لە دەرگا هەرا دەکا ئەوە هات ئەوە هات، هەموو وشار دەبن و حازر، بەڵام نایە. دووجار ئەم پرۆڤیان پێدەکا و سەری سێجارە دەڵێ هات و گوێلپار دەردەپەڕێ و کورگەڵ بە گۆپاڵان دەکەونە سەری و هەرچی بیگاتێ دەیکوتێت تا دەیکوژن. چەندین مەنجەڵی گەورە ساوار لەسەر ئاگرە، گۆشتەکەی بەسەر مەنجەڵەکاندا بەش دەکەن، دەبێ هێندە کوڵابی تا ڕیزاڵ دەبێ. ئەم جارێکێک هەرادەکە بگەنێ، هەیلەوەی مەزبوط و بەکاربێ و پارچەیەک لە گۆشتی گوێڵپاری قوربانی دەستکەوێ. ئیتر ئەوە بەختەوەرە، ئەمجار وێگرانانی جێژنە دەخۆن و حەجاج بڵاوی دەکەن. لە بیرم چوو بوو لەسەر ئەو بەردەدانیشت بووم کە پیرۆزە و نشیمەنی شێخادی بوو. فەقیر شەمەوتی مەمنوحە دامەنیشە. وتم مام فەقیر، ساڵێ ئەو هەموو دینارانە لەو یەزیدیانە وەردەگرن، ناکرێت دە دینار بدەن بە شیشی ئاسن و دەوری ئەو بەردەی پێ بدەن تا کەسی تر وەک من لە بیری نەچێ و لەسەری دانەنیشێ. وتی ڕاستە، دەبێ ئەوی چێکەین. پێویستە ئەمەش بزانین کە یەزیدی کورد ئەوانەی لە شنگال و دەشتی مووسڵ و جەزیرەی سووریا و لە تورکیا ئاژین 4 تایفەن: میر، پیر، شێخ و فەقیر. هیچ تایفەیەک ناتوانێت ژن لە تایفەکەی تر بخوازێ. شیربایی یەکجار زۆرە. زۆر کەس هەیە پیر بووە هێشتا خستی شیربایی دایکی لەسەر ماوە و دەبێت ساڵ بە ساڵ بیدا. تەلاقیش زۆر زەحمەتە، چونکە کابرا زۆر دەوڵەمەند نەبێ ناتوانێت دووبارە ژن بێنێ. یەزیدیەک لە تایفەی میر گاوانێک بوو لە سووریا، ژنەکەی پێیەوە دانەدەنیشت، 15,000 لیرەی سووریان دەدایە، تەلاقی نەدەدا، چونکە بەو قیمەتە ژنی لە تایفە دەست نەدەکەوتەوە. پیاوانی دینی بریتین لە میری گەورە کە لە ماڵە میرانن و کەی خودایان قۆڵی بۆ دەکێشن و میر دەسەڵاتی یەکجار زۆرە. ئەگەر لە موریدێک تووڕە بێ و بڵێ حرامم کردی، کەس هاتوچۆی کابرای حرام کراو ناکا، قسەی دەگەڵ ناکەن.
تەنانەت نابێ مریشکیشی بچێتە ماڵی جیرانان. ناچارە بە دیاریەکی باش میر ئاشت کاتەوە. لە میر بەرەو ژێر بابە شێخە کە کاروباری شەرع و ڕێو شوێنی یەزیدیانی بەدەستە. دەرەجەی سێهەم کۆچەک دێت کە لەقەبێکی ئاینی گەورەیە. دەرەجەی چوارم فەقیرە. دەرەجەی پێنجەم و لە هەمووان نەویتر قەوالە کە بەیت و باوی دینی لەبەرە و بە دێهاتدا دەگەڕێ و پۆڵ بۆ میر و پیاوانی ئاینی کۆکاتەوە و سمێڵی خۆشی چەورەکە و بەشی خۆی پاشقل دەدا. لە پاییزی درەنگدا میردێت و گەڕاندنی تاوس کە هەیکەلە تاوسێکی لە مس یان زەردە بە هەڕاج دادەنێ. قەوالان لەسەر یەکتری زیاد دەکەن کێ دەیباتەوە دەگەڵ چەند کەسێکدا دەڕوا بۆ گوندان و تاوسەمسە لە تێڕێکدایە. خەڵکی دێ ژن و پیا و بە پیر تاوسەوە دێن دەیکەنە موزایەدە کە کێ تاوس بباتەوە ناودێ. کێبەری کەوت تێڕی تاوسی تێدا دەخرێتە سەرمەلی و دێتە گوند. هەموو خەڵکی گوند پیاوەکانیان دەوران دەور لە ژوورێکی گەورە دانیشن. قەوال لە پاش گوتنی چەند بەندێکی دینی بە دەنگ بانگ دەکا. فڵان کەس تاوس ڕوو تێناکە. چەندی دەدەی؟ مەڕێک کەمە. 2 مەڕ تا پێک دێن و هەرکەس بە ئەندازەی دارایی خۆی ئەو دەم ڕووی تاوسی تێدەکا. پاش سەرچاکردنەوەی پیاوان ئیجازە بە ژنان دەدرێ بچن زیارەتی تاوس بکەن و بە شەدیاری خۆیان بەرن. قەوال قازانجی خۆی دەبا و ئەو پوڵە بە میر دەگا کە ساڵانە خۆی لە هەزاران دینار دەدا. پیاوی بەدین نابێ قەت مویەک لە لەشی بقرتێنێ، نابێنی نۆکی بکە، نابێت تارت بکە یان دەموچاوی بشوە. بەرە بەیانان لە خەو کە هەستا ژێر پیاڵەیەک ئاو تێدا دێنێ. سەری هەردوو قامکی شادەکە کە بەو ئاوەیان تەردەکە با قولینچکی چاوی دادەماڵەیە کە ڕێپۆقی لێ بکاتەوە. بەڵام میر لەو قەید و بەندانە ئازادە. ئەتوانی ڕیش بتاشێ خۆی بە ئاو بشوە بە کاڵەی موینەوە لە پەردی سیراتەوە بێتە مەرقەدان. میر زۆربەی مانگی ساڵ لە لەندەن و ئەوروپا ڕایدەبوێرێ و زۆر خۆشگوزەرانە. نوێ ژیان بەیانیان تاوهەڵات ڕوانینی هەڵاتنی ڕۆژە و لە بن لێوان دوعاکردنە. ڕۆژویان 3 ڕۆژە. وەک دەڵێن خوددا بانگی محەممەد و مەلەک تاوسی کردووە وتوویە ڕۆژوو 3 بێ. محەممەد چونکە عارەبە و بەتەماحە گوتوویە 30 ڕۆژوو باشە. مەلەک تاوس زانیوێ محەممەد بە هەڵەچوو وتوویە با ئێزیدی 3 ڕۆژوو بگرن. خوددا نەیوتووە 30 وتوویە 3 بەڵام بابە شێخ دەبێت 2 مانگ لەسەر 1 ڕۆژوو بێ. ئەمما ئەگەر میوانی بێن دەبێت لە بەرخاتری میوان ڕۆژوو بشکێنێ و بۆی بە ڕۆژوو حیسابە. فێڵە شەرعیەکەیان بۆ دۆزیوەتەوە. لەو 2 مانگەدا هەر ڕۆژە چەند کەسێک بە کاوەڕ یان گیسکێکەوە دەبنە میوانی بابە شێخ و ناچارە ڕۆژوەکەی بشکێنێ. 2 مانگەکە بەو فێڵە دەرباز دەبێ. بۆ مایی ژیانی بابە شێخ و پیاوانی تری ئاینی بە پێی کتێبەکەی مەلا خەلیل سولەیمانی شێخانی کە لام وایە ڕاستترین شتە کە لەسەر یەزیدی نووسرابێ 27 جۆر ماڵیات و سەرانە لە یەزیدی دەسێنرێ. گوتنی کەلیمەی شەیتان هەر نییە و کوفرە. تەنانەت هەر وشەیەک شین و تێی گەورەی تێدابێ خۆی لێ دەبوێنن. بە زاراوەی یەزیدیان بە خلیسکان دەڵێن شەمتین، لە ترسان دەڵێن فڵان لە قورچەخی. نابێ کەس تەفرۆکە، نابێ ئاو دالولێنە بکرێ. لە جەزیرەی حەسەن ناوێکی یەزیدی لە ترسی حکوومەتی تورک هەڵاتە بوو. لە ماڵە حاجۆ دەژیا. ڕۆژێک دڵخۆشی منی دەداوە. دەیوت سەیدای هەژار خەممەخۆ، دەزانم ئاوارەی ناخۆشە. ئەوە منی شاوارەم و جاری وا هەیە مەجبورم بەمە سینە دەست بشوم بڵێم چی دنیا وایە. من وتم حەسەن گیان بەڕاستی هەر تۆ لێت قەوماوە. کاهوو نابێ هەر ناویشی بڵێن کە پێی دەڵێن خاس، چونکە وەختێک کە ئادەم لە بەهشت دەرکراوە و خوددا لە مەلەک تاوس ڕەنجاوە، مەلەک تاوس خۆی لە ترسان لە بن چڵە کاهوو شاردوێتەوە. چڵە کاهووی زمان شڕی بەدفەر جاسووسی کردووە و ڕاستی وتووە. وتوێتی ئەوە تا لە بن مندایە وەرن. کام چیرۆکی کاهووە لە کتێبی قیسەسول ئەنبیایی توڕەهاتی خۆشماندا هەیە. ئەگەر نینۆکیان لە درێژیان بپەڕێ یان مویان بڕژێ دەبێ بینێژن. لە قیامەت حیسابی هەیە.
ئێستا زۆر کەسی وایان تێدا پەیدا بووە کە ڕیش ئەتاشن هەمیشە خوێندویانە و فاسق بوون. ئەو عەلی چۆقیی باسم کرد بووە موعەلیم و کارمەندی ئیدارە. پێشمەرگی یەزیدی کە زۆریش ئازان لە شۆڕشەکەی بارزانیدا زۆریان چاویان کرابووەوە. گوێیان زۆر لەو خورافاتە نەدەگرت. مەسەلەی ناموس زۆر گرنگە. پیاوێک ژنێکی بە مێرد هەڵگرێ یان عیلاقەی بکە جەزای هەرکان کوشتنە. درۆکردن زۆر گوناهێکی گەورەیە، بەڵام دزیکردن نەخوازە لە مسلمان بێ ئافووی لێ و پیاوەتیە. دەڵێن لە چیای شنگالێ هەر پیاوێک نەتوانێ حیوانی قاورمە بدزێ بە پیاو حساب ناکرێ. دەیانگوت جارێک یەزیدیەکی خەڵکی جزیرە زاتی ئەوەی نابێت بچێ حیوانی قاورمە بدزێ. ژنەکەی زۆری سەرکۆنە دەکا کە تۆ پیاونی و ئابڕۆت نییە. ناچار دەچێتە لای فەلەیەک بزنێکی قەڵەوی لێ دەکڕێ بە وادەی مانگێک بەهار. شەودرەنگانێک گوێ بزنی گرتووە بە دزیەوە هێناویەتەوە ماڵ و بە ژنەکەی گوتووە تەماشاکە ئافرەت ئەوە قەلیم دزی. ژنەکەشی پێیوتە بوو ئافەریم ئێستا پیاوی. مانگێک بەهار چووە. فەلە بۆ قەرزەکەی هاتووە. کابرا لە ژنەکەی زۆر ترساوە. هەر خاوەن قەرز هاتووە قسە بکە بڕی بە قسەکەیداوە و باسێکی جیاوازی کردووە تا فرسەتی هێناوە و ڕای کردووە و چووەتە گردی ئەو بەری ماڵان و بەسەر خوراندنەوە بانگی کردووە کریڤۆ خزمەکەم بابول قاسم نا ژنزانیویە چ باسە و بە تێڵا کەوتۆتە سەری و نەیگەیوەتێ. قەبری شێخ هادی لە عەرزەوە چووەتە زۆرە. قەبری شێخ ئەبول قاسم و شێخ شەرەفەدین کە دوو پیاوی مقەدەسن لە مانگە. ڕۆژێک کە ڕووسان مانگی دەستکردی خۆیان ناردە سەرمانگ و لە مەجلیسی دیوەخانی تربەسپی باسی دەکرا ئەمەری خێلتکێ کە یەزیدێک بووتی ئەوە چ دەبێژن خودێ وڵامە چوو واتە دینمان نەما. ئێمەش وتمان بۆچی ئەمەر؟ ئەویش وتی ئەگەر ئەوانە بچنە سەر مانگ دەچن لەسەر قەبری ئەبول قاسم دەمیزن. ئەو ئەمەرە دڵسادەیەکی قسە سیر بوو. جارێ وتی من دەڵێم خوددا پیاوێکی فێڵزان بووە زوو خۆی لە ئاسمانان جێ کردوێتەوە و حکم لە ئێمە دەکا. ڕۆژێک دەگەڵ زەبیحی بەڕێدا دەڕۆن. ئەمەر دەڵێ لەکن ئێمە یەزیدیان هەردوو شت پیسە قەرزداری و مسلمان. یەزیدی خۆیان دەڵێن دوو کتێبی ئاسمانیمان هەیە کە یەکیان مەسحەف ڕەش و ئەویتریان جلوەیە. مەسحەف ڕەش لای بابە شێخە. ئەگەر لە سندوق بێتە دەر تاعون هەموو کەس قردەکە. جیلوەم دیوە چەند حکایەتێکی کەرامەتی شێخ هادیە کە لە زۆر کتێبی باسی مەشایەخاندا خوێندومنەوە. دەڵێن مەسحەف ڕەش کرمانجیە بەڵام جلوەکەی من دیومە بە عارەبیە. لە قسەی مەلا خەلیل کە 40-50 ساڵ جیرانی بابە شێخ و نێوان خۆش بوون مەسحەف ڕەش درۆیە و هەر نییە. ژنە یەزیدی زۆر ناحەزن لە عەرەبی دەشت دەکەن. کراسیان سپیە کە قەتیش خۆناشۆن دەڵێن بۆگەنیویان لێدێ. قسەیەکیان هەیە دەڵێ ئەم ئێزیدینە جلسپینە بهشتینە هەرچی فڵنە لە ژێریا منە ئەمما بسڵمان مانومان. ئارەق خواردنەوە لە ناو پیاوانیاندا زۆر عادەتە. من شێخ ناسرێکم لە جەزیرە دەناسی هەمیشە مەست. هەمیشە بەتحا ئارەقی لە باخەڵدا بوو. پیاوی ئاینیش بوو. ڕۆژێک لە دەم کانی نووسە بوو. مار پێوەیدا بوو مارەکە ڕق هەڵات بوو. شێخ ناسر وە خەبەر نەهات بوو. وتی هەژار ئەوە جەدی من مارەکەی کوشت. منیش وتم بەڵێ یا شێخ ئەو جەدەت کە لە ناو گیرفانتدایە خوێنت بووەتە ژەهر. لالەش چەند زیارەتێکی جگە لە شێخ هادی لێیە. شەمسی تەبریزی نەزەرگەی بارزان مەلا ئۆبەکری جەزیدی کە دەبێت زیارەت بکرێن شێخ عەدی وەک دەڵێن ئەمەوی یان سەر بە ئەمەویان بووە دژمنانی مریدەکانی کە ناویان ناون یەزیدی بۆیە بووە کە بە یەزیدی بنی مەعاویەیانەوە بنووسێنن کە بە ڕابردنی زەمانی زۆر خۆیان یەزیدیەکانیش ئەم باسەیان لێبووە بەڕاست. ناوی یەزید مەعاویە لە ناویاندا زۆرە. ناوی عومەر عەلی حەسەن حەسۆ زۆرە. هەر محەممەد ناویان نییە. بەیتی سیامەند و خەجێ بە کرمانجی قەوالی یەزیدی دەیڵێن لەوێدا دەڵێن سیامەند خۆی گەیاندا قەتەنە و بۆ شەڕی حوسێن ڕەگەڵ لەشکری یەزید کەوت. ئەگەر سیامەند نەبوایە حوسێنیان بۆ نەدەکوژرا. جلکی ئاغا و دەوڵەمەندەکانیان عارەبیە و ئەگاڵ و چەفتەیان بەسەرەوەیە. جلکی خەڵکی ڕەمەکی کوردی و ڕانک و چۆغە و جامانەیە.